رافينا مجبي وڵاتی ئەفرۆ بوومە معجیزەیە گەشتی تۆ بۆ ئەوڕۆپا بسانەهی و بێڤیزەیە بەهێجە تا کڕۆنایە داعینا کە تینمە بکوژن مانە ئەمژی مرۆڤن بۆچی دێ دلێ مەسۆژن مەژی حەقی خود بێت وەکی هەر مرۆڤەکێ هەوجانۆکە بدراوە ئێدی بوومە شلوڤەکێ ئەم واستیان بێزۆر بوون ژڤی وڵاتی خو تۆ لەسەر کورسیکە بسانەهی وەرگری خەڵاتی خو وەچ بسەرێ مەئینۆ وەدوێ چدی بکەن و ئەف خەلکە دەمران مەوەدوێ چدی لێ بکەن خۆشە ڕۆژۆمە وەب دەستی خو بناغ کرد دلێ گەلێک هەژارە وەب سانەهی داغ کرد چاکسازیکی بەچوون بۆچی مەعاش مایە ئاسێ دی جارەکی ڕەحمێ مەبن vەکن دەرگەهت قاسێ جەریمەیە جەریمە بێ بسەرێ مەدینن مافێمە بێدەنگ نەبن vێجا بینن وڵات ژگەنجا خالی بوو بۆچیت وڵاتی مندا هەردەم هەرب العالەمینە چنکی مافلمە خۆری بوو ئەف وڵاتی تژی ناف بۆچیت بێژم پارەنینە 29 ساڵە بندەستی بێوجدانی بەسە چۆرەکی هەژارە بکەن بەسە ئەمژی خودۆن هەستی لێ ئەف گەنجە حەقن قەستە ئەوڕۆپا بکەن بێزۆرگرنۆ خەلکێ گونە هەکەت و بەرپرسیمانە بەسە گاندال دام کوشتن ji بەربرسێ ئێدی خەلک تێی گەشتن کۆتوکی و چمالی ئێدێ بەسەش خودێ بترسن بەرێ خۆبدن ئەڤی حالی مەسەلا کۆڕۆنایە خلاص نەبی میراتێ تفوە دەورێ خوب و دزینا پارائیناتێ چلێ هات کوردستان یا بووی سەحرا بوو هەندەکا سەر حسابا مافێ مەل ئەوڕۆپا چێتگەن فندەقا کەسێ نەما باوەری بە پیلان و بڕیارت وە چن نەبێژن بەسەمە هەمیاش بەرن کریارت وە بۆچی قوتابخانت گرن سەبارەت فێشێ بەرمە هەمی یا بەرزە بوو سەبەبێ ئەڤێ کێشێ بێژن من نەبێژە ڕابێت و سادێ هەیە گرتن تێچل vê ئازادی یەکم گەر نەبیتن ئێگرتن مەب دەستی خۆ بوو گەندەڵا دیوار و دنگدانان بێژن دەسەڵات فاشلە لێت بازنە دەنگدانان